سیاسیەکانی و حکوومەتی هەرێم هەمولایەتان بەخێر بێن، بەخێر بێن بۆ کردنەوەی ماڵێک کە ماڵی بەستە و مەقام کە لێرەوە یەکەم هەنگاو و دەستپێکی ئەم ماڵە پیرۆزە بێ بە هیممەت و بە هەوڵ و دڵسۆزی هەموو لایەکتان. بە خەراتنێکی زۆر تایبەتی هونەرمەندی گەورەی مەقام بێژ مامەسا شکور خەیات کە لێرەوە بە ناوی دەستەی دامەزرێنەرەوە زۆر بە خێراتنیەکەین و هیوای تەندروستێکی زۆر باشی بۆ خوازین، دوایەوەی کە بە پەرۆژ بوو لەم کۆڕە ئامادە بێت، بە پەرۆژ بوو لە هەندەرانەوە بگاتەوە ئێرە دوای چارەسەرێک کە ئومێدەکەین چارەسەرێکی هەمیشەیی بێ و تەندروستێکی زۆر باشی هەبێ لەو کاروانە پیرۆزەی کە مامۆستا لەو خزمەتە زۆرەی کردی بە هونەر بەردەوام بێت و تەمەندرێژ بێت. لە دەستپێک بە سرودی نیشتیمانیەی ڕەقیب سڵاو و درود دەنێرین بۆ ڕۆحی پاچی ئەوانەی کە لە هەمومان بەخشندەتر بوون، لە هەمومان گەورەتر بوون. نێرین بۆ ڕۆحی پاچی هەر کوردێکی بە شەرەف کە لەسەر بستێ خاکی ئەم نیشتیمانە لەسەر ئازاری پەنجەی مناڵێکی کوردە هەر پارچەیەکی کوردستان بێ ئەویش ئازاری پێگات. بە سرودی ئێرەقیب فەرموون بۆ پیرۆزی گیانی شەهیدان و گیان بەخت کردووان